کاکە چۆنی؟ الو باشی؟ تو باشی؟ وەڵا باشی. تۆ بەڕێوەبەری ڕانیە وەنیە دەڕانێ؟ چەند؟ هەلو هەلو ئەوەش کوژاوە قاپاتێکی دەترسان ئەگە پێی دەڵی داوە شێ دەڵێن بۆ بەری یەک دەقە بۆی دەکەینەوە یەک دەقە بۆی دەکەینەوە کۆی دەیەکی تێ باشە بۆ دەترسێن ئەی براکەم کاکە هەگرە چاوەکەم شۆت کردی ئەوەش کارەبە